زیادبوون لە دینا قوبوڵ نییە. بۆیە یەشێک بەناومەلا لە با مینبەرەڵێت موسڵمانان ئەگەر ئەتانەوێ لە ئاگری دۆزەخ ڕزگارتان بێ، خوای پەروەردگار بتان کاتە ناو بەهەشت، ئەوە ختمەی تەسبیحات و لا ئیلاهە ئیلەڵڵا بکەن 80000 کەڕەت. ئێمە لێرە پرسیارەکەین، مامۆستا چی بەڵگەیەکت هەیە؟ ئاەتێکم بۆ بێنەوە نییە، حەدیثی پێغەمبەری خوان بۆ بێنەوە صلی الله عليه وسلم کە ختمەکردن لە ذکری خوای گەورە هەبێت، ئیلا ختمەمان لە قورئان خوێندن بیستووە. قورئان بۆمان هەیە ختمی بکەین، بەڵام تەسبیحات تەسبیحێکی درێژ بگریتە دەستەوە بڵێ وەڵا من لا ئیلاهە ئیلەڵڵا ختمەکەم، بەڵگە چییە؟ سونەتی ڕەسوڵ الله نییە. ئەی بەڵگە چییە؟ ئەمە بەڵگەکەمە. دەڵێت دوو پیاو چاکە بوون لە ئەولیا، هەردووکیان زۆر خۆشەویستی یەک بوون، تەنانەت ڕۆژێکیان وەلیەکیان وەلیەکەی تری دەعوات کرد لە ماڵ خۆیان، کە کاتێک هاتە سەر سفرا دانشت، سێری کرد هاوڕێکەی زۆر خەمبارە، زۆر بێتاقەتە. وتی ئەو بووە بێتاقەتی؟ وتی وەڵاهی ئێستاکە چاوم نوقاندە بوو، ئاوها بینیم دایکم لە ناو جەهەنەمە ئەسووتا. سەی ئەم درۆیەکە وا بۆتان باسکەم بزانم چەندێ درۆیەکی شەنیعە، چۆن مختەلەقە و دروست کراوە، دراوەتە پاڵ ئاینی پیرۆزی ئیسلام. دەڵێت کاتێ چاوم نوقاند، دایکم بینی لە ناو ئاگری جەهەنەم ئەسووتا. ئەو ژووتی کێشەکە تەرەوە نەیە؟ وتی بەڵێ ئەوە گەورە نییە. وتی زۆر ئاسانە، من ختمەیەکی لا ئیلاهە ئیلەڵڵام هەیە، هەدیەیەکەم بۆ دایکت، ئێستا خوای گەورە دەریێنێ لە جەهەنەم ئەیکاتە ناو باشتەوە. ئەیڵێ چی بکەم؟ ئەڵێ چاوە بنوقێنە، ئێستای بینی چۆن خوای گەورە ڕزگاریەکات. هەر لەو مەجلیسە چاوی نوقان، ئەوجا دەستی کردە پێخەنین. وتی وەڵاوە خوای پەروەردگار دایکمی ڕزگار کرد. ئەمە درۆیە، ئەمە درۆیە بە ناوەی دینەوە. ئەگەر تۆ درۆی بکەیتە دەم کەسێتر، ئەوە درۆیە بەڵێ، ئەمەیان زۆر کەمترە لەوەی خیانەت کەی لە دینەکەی خوای پەروەردگار، خیانەت کەی لە دینەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەیانەوێ بەو شێوەیە خەڵکی تێبگەێنن، ئەوە دینی ئیسلام نییە. دینی ئیسلام قورئان و سونەتی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتە وردەکانی لەبیر نەچووە، چۆن بچین دەستنوێژ هەڵبگرین، چۆن سەر ئاو بکەین، چۆن نان بخۆین، چۆن ئاو بخۆین. تۆ بڵێ شتێکی ئاوها گەورە لە ئاگری جەهەنەم دەرت بێنێ بتکاتە ناو بەهەشت، ئەی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕای نەگەیاند؟ کوا لە فەرمودەیەکە بۆمان بێننەوە، بەڵام تۆ قسە سەفتەکەی لە بانیەکە بێی لەسەر مینبەر بیژێڕیتەوە، بڵێ ئەمە حەدیثە و پێغەمبەری خوا وای وتووە، یان دوو ئەولیا بەو شێوەیە بەناو ئەولیا. وەڵاهی ئەمە درۆیە. خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەلەوە بەریە.